دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو بڕگێ لەسەر ئەو فیسیڤاڵە و دڵخۆشین کە ئاوا هاوڵاتیان بە جۆش و خرۆش و بە چەندین گۆرانی جوان و بە چەندین بەشداریکردن کە بتوانین ئیتر جارێکی تر ژیانەوە و بتوانین لەگەڵ یەکترا تێکەڵ بین و بتوانین گرنگی بۆ فیسیڤاڵانە بێن چکاوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زیاتر چڕەکاتەوە. خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامین لەم تەوەرەمانە گفتوگۆ لەگەڵ یەکێک لەو کچە بەهرەمەندانە کەین کە منداڵێک توانیوێتی بە حەز و خولیای خۆی بتوانێت بێتە شێوەکار یاخوب بتوانێت وێنە بچێشێت. هەمیشە وتومانە هونەر بەهرەیەکە و دواتر حەزێکە. ئەم حەزە ئەگەر زیاتر لە ناو تۆیان قوڵ بێتەوە ئەتوانی کاری جوان و جوانتر بکەیت. گاگەر لە منداڵی شۆتیاتا بێ ئەوە لە داهاتووە ئەتوانی چاوەڕێی کاری باش و کاری گەورەی لێ بکەیت. ئێمە ژۆک و پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ کچێکی جوان لەگەڵ باوکیان لە لای ئێمە میوانە کە بەهرەیەکی تایە ئەتوانێت کۆمەڵێ وێنەی جوان بکێشێ و ئەمەشی کە بەدەست منەوەیە ئەرشیفی ئەوە یاخو بەهرەکانی ئەوە کە لە نە کۆمەڵی وێنەیە خۆی بینێتەوە. من حەزم کرد لەم وێنەوە دەست پێ بکەم ئەگەر هاوکارانم پیشانی بن ئەڵێ ئەوەندەمان دووە بم تا وێنەیەکە کێشم. هەمیشە لە پشت وێنەکانەوە لە پشت کارە هونەریەکانەوە پەیامێ بەدیەکرێ ئەی ئایا ئەگەر منداڵێک بتوانێت لە ڕێی بەهرەکەی خۆشیەوە پەیامێک بڵێت. ئێمە ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەرم بابەتانە و لەگەڵ خۆیە و ئەوشمان بیر ناچێت ئێستا خۆی مەشغوڵەوە زانیێنەی منیشە کێشێت تا ئێستا خۆشمم نەبین و نازام چۆن دەرچوم لای ئەو لە کۆتایی ئەیتر خۆی پیشانمانایە بزانین چۆنە. ئێمە پێشەوە زۆر زۆر بەخێربێن کاک رێبوار زۆر زۆر بەخێربێن زۆر زۆر بەخێربێن زۆر زۆر بەخێربێن. من لانە حەزەکەم لە مانو خۆی دەست پێ بکەم مانو جانگەر یەک تۆزڵات گرم دەستت خۆش بێ سپاس بۆی کام ڕۆهاتی بۆ لای ئێمە. من ئەمێلەوە دەست پێ بکەم بۆ حەزەکەی ببی بەچی لە داهاتوە؟ حەزەکەم ببم بە دکتۆرا بێنم لە دیزاینەرەوە تر ببم بە کەسێکی دیزاینەر و شتی جوان پێشم. هیوای شەڵا بە ئاواتەکە جوانەکەی خۆت ئەگەیت تا چەند حەزت لە وێنە کێشانە مانوگیان تۆ؟ بە زۆری حەزم لێتی ئەگەر کاتم بوو شتی زۆر قورسە کێشم. باشە پێم بڵێ وەکو خۆت باسی لێوە کرد حەزەکەی بە دیزاینەرێکی زۆر باش و شارەزا دیزاین لەگەڵ وێنە جوانەکانی خۆ تا تێکەڵاوەکەی؟ بەڵێ بە زۆری تێکەڵاویەکەم هەتا ڕادەیەکی باش بێ. دەستخۆش باشە کارەبووان بیرە کێشانی وێنەکەی سەر کاک رێبوارجان زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ بەدەلەوەی کە چەند جاری کەش لای ئێمە میوان بوویت و ئەرکێکی خۆتێ ڕۆژانە خزمەت بە کۆمەلگاکەی دووبارە سپاس بۆ تۆ. هەمیشە ئێمە وتومانە خێزان شتێکی زۆر گرنگە بۆی کە ئێمە بتوانین مناڵەکانمان زیاتر بەرەو داهاتوێکی باش بەرین جاجی لەوەی کە مناڵەکە خۆی بارەیەکی تیابێ و تۆ زیاتر پشتی بگرین. ئێمە دەستخۆشی لە تۆکەین سپاس بۆ تۆ. من پێم خۆشە باسی کێوە بکەین مانوو تۆ لەکەیەوە هەستت پێ کرد کە بارەیەکی تایە حەزێکی هەیە بۆ هونەر حەزێکی هەیە بۆی کە بتوانێت بە شێوەیەکی باش وێنە بکێشێت. زۆر سپاس بۆ میوانداریتان بۆ گرنگی پێدانەتان دیارە کورسات دەنگ و ڕێگی هەمومانە ماڵی هەمومانە ینی ئێمە خۆشەوی سەلامان پێکومان هەمیشە ماڵ ڕۆژانە بەنامەکانتانە بینی چەند گرنگی بە هەموو بوارەکانی کۆمەڵایەتیە دەم چ هونەر بێت ئابووری بێت سیاسی بێت ینی بە هەردوو کورساتەکەەوە جێگەی دڵخۆشی ئێمن بۆ ئێمەش حەزەکەین هەمیشە لێرە خۆمان بینینەوە. لە ڕاستیدا مانوور هەم ژیریش کە لەم گەورەکرا دایکیان اینێکی ڕۆحێکی هونەری هەیە ژێریش وەکو ئەمە بەڵام من ڕاستی گرنگیم بەو نەدا حەزم کرد بەلایەکی ترا بڵێن بەلایەنە عیلمیەکە بڕوات هەندسەی کۆمپیوتەری تەواو کرد بەڵام کاتێک کە ئەم بینی ئەم بەهرێتایە پەشیمان بوومەوەی کە ئەو ینی نەمهێشت بگاتە پلەی ئاسیونەیە بەڵام ئەو حەقەکەی ئەومدا بە ئەم بە هەردووکیان ئێستا ینی چەند خۆی ئەوەندەی تریش پێم خۆشەکە لە ئەو بوارە کە بەهرەیەکیە زیاتر گرنگی پێ بدەم و با بڵێن بەردەوام هانی ئەدەمەوە چی پێوی داویستی بێت بۆی تەرخانەکەم لەو دیمنە کتێبێکە هەمومان بیستمانەوە خوێندوشمانەتەوە زۆرەوان کاتێک دەبشەریم بانگی بەیدەبای فەیلسوفەکات ئەڵێ نەسیحەتم کە بۆی کە بتوانم کۆمەلگاکەم بمەڕەوە خاڵێکی تیاڵێت ئەگەر لە نەتەوەکەی تۆ کەسێک کەڵکە و بەهرەیەکی تیا بوو تو ئەم بەهرەت گەشە پێ نەدا و نەتگەیانە ئاسی خۆی نەتخسە خزمەتی نەتەوەکە تۆ کەواتە تۆ خیانەت لەگەڵ و خا کردووە. منیش ئەم مانۆوە کە ئەو بەهرەی تایە هەستەکەم کە ینی دەتوانێت لە ئایندا ڕۆڵ بینێت لە نیشتوانەکەی خۆی بۆ ژیانی خۆی بۆ نیشتوانەکەی بۆ نەتەوەکەی منیش ئەوەندەی پێم بکرێت و ئەوەندەی توانام بێت بەردەوام هانی ئەدەم و یارمەتی ئەدەم و دەستخۆشی دەستانەوە خۆش بێنمونەوە زۆر بەڕاستی ئەو پشتگیریەی دایک و باوک زۆر گرنگە بۆ مناڵەکانیان بۆی کە لە داهاتوە
وەکو مانۆ خۆی ئاواتی زۆر جوانی هەیە کە پێی بگات بگومان ئەم پشتگیریانەی تۆ وای لێکا کە ڕۆژێک بێت بۆ ئاواتی بگات پێم خۆشە بچمە لای مانۆ خۆی با بزانم وێنەکەی سەرکۆی بەکوێ گەیشتووە لاانە پێمەڵی چی چۆنم با بزانم خۆی نابینم ناڵم قەلق دەکەم زۆر باش مانو دەباشمە قسە ناکەمەرەوە ڕێک داهانیشم ئافرین مانۆ زۆر زۆر جوان کێشاوتە دەستە خۆش بێت پێم وان بەستاندەکەش خەریکە ئەکەوێت دەدەی تۆزێکتراوەی لێکە با بیبینم لاانە باشە مانۆ تۆ پێم بڵێ چۆن فێری ئەمێنە یعنی فێری کێشانی ئەمێنانە بووی وڵا لە یوتوبەوە فێر بوو باشە یوتوبەوە فێر بووی ڕۆژانە چەندێک سێری یوتوب دەکرد بۆ ئەوی کە بتوانی ئاوا بەم شێوازە باشە بیکێشیت وڵا بە زۆری سێرمەکرد سێری خەڵکی کەمەگەر کە وێنە دەکێشن نیش ناوانەوە فێر بوو باش سەرکۆ بەڵێ حەزەکەی سێری وێنەکی خۆکێ ئاڵای زۆر هاوکارانم ئەگەر ڕێگەم پێێنە نانە نابێت تا تاوینەکە باش ناڵم دەستە خۆش بە مانۆگیان پێم بڵێ تۆ بۆ کێشانی وێنەکانت ئێستا کە تۆ بۆ نمونە ئەتەوێت وێنەیەک کێشی چەندێکە پێچێت تا وێنەکە بە تاواتی تاوکە ئێستا هەستەکەی دەموچاوی سەرکۆ بە تاواتی کێشاوتە یاخود هێشتا ماوێتی وڵا هێشتا ماوێتی تابی کێشم باشە دەی دەستە خۆش بێت تۆ توانی بەردەوام بێت جا نازانم هاوکاران پێم مەڵەن ستاندەکەی کێشەی هەیە هەتا ئەو ستاندەکەی بۆ چاکەی لا نەبزانێت چۆن بۆیان ڕێگەکەی تۆ کاک ڕێبوار زۆر گرنگە ینی زۆر کات مانوو لەوانەیە لە ماڵەوە بێت ینی بۆی کە زیاتر پشتگیریکەی لەوانەیە حەسکات کۆمەڵی کەلوپەل و بۆ نمونە کۆمەڵی ماتریاڵیکەی لەبەردەستا بێت تا چەند لەو ڕوانەوە تۆ هاوکاریت کردووە بۆ نمونە من ینی هەمیشە هانی ئەدەم و هەمیشە خۆشحاڵم بەوەی کە ئاسی خۆی بەرزکاتەوە چی پێویست بێت بن بۆی دابین کەم ینی ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە لە ینی بەداخەوە لە ینی هونەر لە ئاسێکی زۆر بەرزایە بەڵام ئێمە هێشتا نەگەیشتینەوە ئاسە لە کۆمەلگای ئەمە من هەموو ژیان خوێندومە چەند شادێک مێناوە بەڵام کاتێک ئەمەیە بابەتێ بنووسم ئەبێ بڕۆم لە سێرچ بکەم لە کتێب و لە ئینتەرنێت و بخوێنمەوە و نووسین و بە چەند سەعات و چەند ڕۆژ تا بابەتێک نووسم دوای خۆم لێ ڕازیم ئەو بە وێنەیەک دێت معاناتی کۆمەلگاکەی کێشەکانی کۆمەلگاکەی حەزەکەی خۆی بە وێنەیەک دەرەخا ینی هونەر چەند ڕۆڵی هەیە لە ژیانی ئینسانە لە ژیانی مرۆڤایەتیە لە گەشەکردنی کۆمەلگا ئەمە بێتە توراسێک کولتورێکی گەورە بۆ ئێمە مێنێتەوە لەبەرەوە لای من هونەر زۆر پیرۆزە زۆر گەورەیە زۆر بە ئاسانی ئێمە توانین پەیامەکانی خۆمان هەم بە خۆمان بگەین هەم بە دنیای دەرەوەش بگەین بۆ ناوەندانە بگەینی کە گەلی کورد چەندێک کێشە و معاناتیان هەیە مافیان چییە حەقیان چییە شارستانەتی خۆیان پیشانە بەڕێ من لە ڕوانگەی ئەوە یعنی هەمیشە دڵخۆشم بەوەی کە مثلا من بە چەند ڕۆژێک بتوان بابەتێ بنووسم شێ بخوێنەوە ئەو بە چەند سەعاتێک بە سەعاتێک ئەتوانێت ئەو معاناتە دەربڕێت لەبەرەوە من هەمیشە هانێدەم درێژە بە گفتوەکانمانەی کاک ڕێبوار با هەر وێنەکەی من نەبێ هاوکارانم کۆمەڵە کاری مانویان بۆ ئامادەکردوین بایم و بینەرانیش بەیەکەوە بیبینین فەرمو ئەمانە کۆمەڵێک کارن کە هەندێکیان زۆر سەرنجڕاکێشنەوە ئەمەشی کە لەبەر دەستی منە مانۆ ئەم وێنەی کە لەسەر شاشەیە ئێستامە پەیامە چێتەوێت لە ڕێگەی ئەم وێنەیەوە چی بگەێنی ئەم وێنەیە چییە پێمان بڵێ وەڵام ئەوێ ئەوە بگەێنم کە هەموو کەسێک دەتوانێت وێنە بکێشی ئەگەر نەشیان توانیە دەتوان هەوڵ ببن زۆر باشە دەستە خۆش بێ کارەکانت زۆر جوانن مانوو تا چەند ڕەنگەکان بەکارێنی لە کارەکاندا وەرچ حەز لە چ ڕەنگێکیشە بە زۆری ڕەنگە سەرەکیەکانم بەلاو جوانە ڕەنگە سەرێکیەکان چین وەکو شین و سوور و سپی و سەوز و زەرد و پرتەقاڵی ئەوانێگە زۆر باش دەستی خۆش بێ ئەنجا لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک کار لەسەر شاشەکەیە دواتر کە گەڕان و هاوکارانم هەندێک کاریش لای منە لانە کە کارکتەرە ئەنیمێشنەکانن و ئەمانە زیاتر منداڵ کە سێری کردووە زۆر باشە زۆر باشە ئەمە زۆر کاتمانە هۆڵیاوە لە ڕێگەی کارە جوانەکانیەوە ئەو کارکتەرانی کە لە نێو فرام کارتۆنەکانە بینیمانە ئەم زیاتر ئەوانە بکێشێتەوە دەستت خۆش بێت خۆش زیاتر زۆر تۆ سەرسامی بەکام کەسایەتی ئەنیمێشنەکان زیاتر وێنەی ئەو بکێشیتەوە ئەنیمێشنە ژاپۆنیەکانم بەلاو جوانترە زۆر باشە دەست خۆش بێت جا لەگەڵ ئەو وێنانەیە هاوکارانە مەگەر پیشانی بە
لۆگۆی کورساتیشی بۆ کێشاین باشە ئەمە وتت ئەم بەیانێ دروستت کردومانەوە نیە چەندێکە پێچوو تا توانی ئەو لۆگۆ جوانی کورساتی ڕەنگین بکێشیت وڵا تقریبا نیو سەعاتم پێچوو زۆر باشە دەستت خۆش بێ ئەو وێنانەی کە لای سەرکۆی بەڕاستیەک لە یەکیان جوانترینە ئەمە سەرجەمیان ئەنیمێشنەکانی دروست کردوتەوە باشە وەختێکە باشە هەنا بێگومانوەکو خۆی باسی لێوە کرد سەرسامە بە کەسایەتی ژاپۆنیەکان یاخود ئەنیمێشنە ژاپۆنیەکان بۆیە زۆرترینی ئەوانەیە دەستخۆش مانۆ تا چەند هەوڵەیاوە لە کاتێکا کە ئێستا تۆ تێ ڕسمی هاوکارم سەرکۆ بکێشی ئەوە بە شێوازێکی ئەنیمێشنی ئۆفرام کارتۆنیە کێشی یاخود چۆنە کەمێ لە ڕاستیوە نزیک بێ کەمێ لە ڕاستیەوە نزیک بێ دەستت خۆش بێ کاک رێبوار تا چەند دڵخۆشی کە مانووی کچێت ئەو کارە جوانانەی هەیە تاکە ئەو کارە جوانانە هەموو کەسێک حەزەکە مناڵەکانی ئەمە سروشتی ئینسانە لە خۆی بە بەهرەمەندتر و بەتواناتر بن منشی وادارم ینی ئەو لە ئایندا لە خۆم زیاتر بەتواناتر بێ و بەهرەمەندتر بێ و بتوانێت کەساتێک بێ ڕۆڵیە بێ لە کۆمەلگا و خزمەتی خاک و نیشتوانەکەی زۆر باشە کاک رێبوار تا چەند گرنگە ینی هەمیشە ئێمە لە بابەتە کۆمەڵایەتەکانمان لە بابەتە خێزانەکانمان هەمیشە باسیەوەمان کردووە منداڵ لە تەمەنێکە ئیتر خۆی حەز ئەکات لە کۆمەڵێ بوارە خۆی ببینێتەوە لەلاوانەی لە ڕابردووە ئەمە تۆ جەڕنگدانەوەیکی کێو بێ تۆ بێ خوێندن تاواکەیت و دوایتر ببی بە مامۆستا خۆی بە دکتۆر ئێگەرمان بی مامۆستا دکتۆری کێمێنێتەوە لە کۆمەلگا بوارەکانی تر تاواکە ئاین زۆر کات هەیە تۆ پەیمانگای هونەرە جوانەکانمانەیە کۆمەڵە شوێنی ئەکاتیمیمانەیە سا بۆ منەمان و لەوانەیەگە بچێتە پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ ئەوەی کە خۆی بەهرەیەکی تایە لە ڕووی ئەکادمیەوە بارەکەی زیاتر پەری پێەیە دواترە چێتە زانکۆ دوجان لەوانێت بێتە مامۆسایکی هوەری باش تۆ لەگەڵ هاوسەرەکەتا تا چەند هاندەری ئەوەن کە جۆ لە بۆچوونەکانی مانوو بگرن بەدڵنیاوی هەموو مرۆڤێک ئەگەر بخیتە ژێر تاقیکردنەوە بەهرەیەکی تایبەتی تایە هەر کەسێک بۆ خۆی بەهرێکیە بەدڵنیاوی ئەوەی کە ئێستا لە مانوای بینین بەهرەی بابڵێن وێنەکێشان و بەلایەنی ینی ئەوە ئەمەش هەمیشە ینی هاانێ دەین کە تۆ دەوێت هەم لە ڕێگەی خوێندنگا بتوانیت نمرێکی باش بێنی و بتوانیت لە داهاتوە بەکالۆرس لە ئەندازیاری بەشی دیزاینە تاواقی دوای ماسەر و دکتۆرا ببیتە کەسایەتێک کە خزمەتی کۆمەلگا بکەیت بۆ خۆی کە ئەبینم لایەنە هونەریەکەی تایە ئەم لایەنە هونەریە هان ئەدەم بۆی کە ببێتە کەساتێک بتوانێت دەستی لە نەخشەی وڵاتەکەیە دیار بێت لە ئایندا بتوانێت تەلاری جوان باخچەی جوان شەقامی جوان با بڵێن مۆڵ و مارکێت دیزاینی ئەمانە بکێشێت یا لە کۆمپانیاکە جلوبەرگی کوردی بە دیزاینی نوێ بکێشێ ئەمە مادەم ئەم بەهرەی تایە ئەمە دەتوانین بەهرەکەی با بڵێن گەورە بکەین هانی بدەین خزمەتی بکەین بۆی بتوانێت لە ئایندا ڕۆڵێک ببینێت کە کۆمەلگا پێویستی بە خەڵکی با بڵێن ئەکادیمی پسپۆر ئەوانەیە ئەمەش گەلێکین وەکو هەموو گەلاییتر بەهرەمان تیا بەڵام ئەم بەهران دەبێت بخۆزینەوە هانیان بدەین و تەژیعەکەن بۆی لە ئایندا ئەمەش وەکو گەلاییتر بگەینە ئاسی ئەو ئاسەی کە خەڵ پێگەشتوێ مش پێ بگەین بتوانین ئیتر دوورکەوینە لەوەی هەر هاوردەی فکری خەڵکو و بەرنامەی خەڵکو و کاڵای خەڵکەین خۆمان هەم فکر داهێنان بکەین لە فکرا هەم داهێنان بکەین لە بەرهەمهێنانە زۆر باشە مانۆ زۆر بەدیقەتەوە سێری سەرکۆکات کە ئاجوڵەی مانۆ هەستەکەم جارێکترە بە دیسانەوە وێنەکە بسرێتەوە دروستی کاتەوە چ شوێنێکی سەرکۆ زۆر قورسە بۆ دەرناچێتەوە مانۆ دەستی دەست چۆن بۆسم سەرکۆ دەست زۆرە جوڵەی بۆیە ناتوانێت ئێستەکەم دەستمە جۆڵەنە بۆ سەتامانە تاوایەکە ئێستا گەشتی بەکوێ وێنەکە و زۆری ماوە یان هەر زۆری نەماوە دەکاک رێبوار تۆ پێم بڵێ بزانم چۆن دەڵێ بینی وتی هەوڵە دەم نزیک بێ لە یاری خۆی لیە مانۆ تۆ زیاتر حەزەکەی بۆ نمونە ئەنیمەیشنەکان وێنە بکەیتەوە بیکێشیتەوە یاخود ئێستاوە چۆن سەرکۆ دانیشتۆ ئایا وێنەی کەسێک بکێشتەوە بە کامیان زیاتر مرتاحتری بیکەین وەڵا بە ئەنیمەیشنەکان مرتاحترم باشە لەگەڵ تێکەڵکردنی ڕەنگەکانە نێوانت چۆنە حەزەکەی بۆ نمونە کە ئەنیمەیشنەکەت بینیوە بۆ نمونە ئەو جلەی لە بەرابووە هەمان ڕەنگی ئەو جلەی بۆ بەکاربێنی تۆ یاخود ئەتوێ بە فکر و بۆ چۆنی خۆت دیسان گۆڕانکاری لە ڕەنگەکانە بکەی وەڵایی دەمەوێت و خۆی دەرچێت وەکو خۆی دەرچێ باشە کاتە هەموو ڕەنگێک بەکارهێنین بەڵێ باشە هیچ ڕەنگێکەیە کە زۆر حەزت لێبێت و لە زۆرینی زۆری وێنەکان تا بەکاری بێنی بەڵێ من شینم بەلاو زۆر جوانە حەزە لە شینە بەڵێ ڕەنگێکی زۆر جوانە منیش حەزم لە شینە دەستە خۆش بێ مانوو قوڕ بەکارێنی قوڕی سیرامیک لە کارەکانتە
نە بەکاری نایانم. ئەی چی شتێ بەکارێنی نەمێنی کە لەسەر شاشەیە هاوکارانم ێسا دایانناوە چۆن دروستت کردوون؟ وەڵایی بەڕاستی سەنایە زۆر بیرم نایە چۆن دروستم کردبوو. باشە زۆر باشە. کوڕی سناعی بەکارهێناوە لە کارەکانتەوە نیە؟ بەڵێ. زۆر باش چونکە پاپاپیگ و ئەمانم بینی بە قوڕی سناعی دروستت کردبوو دەستە خۆش بێ. زۆر جوانە کارەکانت. خۆ من ناتوانم دەست بجوڵێنم. تویتر تاوای بخۆر ئاوە بۆ باشە کاک رێبوار تۆ ئەتوێ لە داهاتوە مانوو ببێ بەچی بۆ نمونە هەر بەردەوام بێت لەم وێنە کێشان و لەم کارە جوانانی کەیکای خودت ئەتوێت داهاتووی مانوو چۆن بێت؟ من لەبەرەوەی خۆم با بڵێن 90 ساڵ مامۆستا بووم دواتر یاسام تەواو کرد و ماوەیەکی سەرۆکی شارەوەی دەبنیخان بووم لەبەرەوەی کە مەسەن شارستانیت بریتە لە تەلاری جوان و سەوزایی و نەبوونی ژاوەژاو ینی من لەو ڕوانگەوە کە ئەو بەهرەی هونەریە لەوا بینم ینی هەمیشە تەشجیعەکەم ئەبێت بێمانە تۆ لە ئایندا ڕۆڵێک لە گۆڕی نەخشەی شارستانیتی ئەم وڵاتە هەبێت ینی بتوانیت نەخشەی شارستانیتی ئەم شارە ئەم وڵاتە بگۆڕی کە چۆندەستی تۆی پێوە دیار بێت لەبەرەوەی مە زۆر پێویستمان بە ینی بە دیزاینە نەخشە لە شارەوانی و لە شارستانیت یا دیزاین ینی با بڵێن خاڵی یەکەمی هەموو پرۆژە و کارێکە کە دیزاینەکە جوان بوو با بڵێن پرۆژەکە سەرکەوتووە بێت ینی خۆم بۆ خۆم کە سەرۆکی شارەوانیم بە ینی چەندین کێشەوە تێگەلاوین چەندین پارەی زۆرمان بە خەسارە بەشە لەبەرەوەی دیزاینەکە هەڵە بووە جا دیزاینەر ینی زۆر مهمە لە هەموو شتێکی کایەکی کۆمەلگا هیچ شتێک بەبێ دیزاین هەرسەی ئەم هینەکە دیزاینەکەی چەند جوانە ئەگەر دیزاینەکە خوانە خواست ینی هەڵە بێت ئەوە هەموو ئەو سەرمایە بە فیڕۆچێ و ماندووبوونی خەڵکێکی زۆر بەفرە بۆ هەمیشە هانێدەم کە دیزاینەرێکی باش بێت بۆ ئایندەی وڵاتەکەی. زۆر سپاس بۆ ئەمڕۆ کە تۆ لەگەڵ مانوو لە ستۆدیۆ ئامادەبووی منەمێ پرسیارە لە مانووکەم مانوو باوکت ئاوا بۆ شێوەیە باسەکە کە چۆن لەگەڵ تویا بەردەوام بێ بە حەقێکیش بین بە دایکی دایکت تا چەند هاوکارتە؟ ئەویش بە زۆری یارمەتی مەدا. لە چیا یارمەتیان؟ کامیان زۆرتر هاوکارتن دایکیان باوکە لە کارە شێوەکارێکەکە؟ وەڵا باوکم زیاتر یارمەتی مەدا. جاوەکوواکێنێ لاە زۆر جاڵێ دایکە خۆشیان باوکیت باشە مانوو تاوە کرد کارەکەی یاخود هێشتا چونکە خەریکە بەرەو کۆتایی تەوەرەکە ڕۆین چەندێکی تری ماوە؟ وەڵاو نینەماوە. دە باشە پەلی لێ مەکەن ئاریجان با بەتوانی دروستم کە کاک رێبوار باسی یەکێکتر لەو خاڵانە بکەین کە زۆر گرنگانی هەمیشە و تومانە لەوانەیە ئەم بەهرەی مانوو هاندانێکیش بێ بۆ خوێندنەکەی یعنی زۆر کاتۆ بۆ نموناگەر ڕێگر نەبی لەوەی کە ئەم کارەکانی خۆی بکە لە هونەرە بشتوانێت کاتێک دابنێ کە لە سیستەمی خوێندنی خۆی بەردەوام بێ مانوو تا چەند ئەمیتایە ئێوە لە ماڵەوە بەرکەوتە سواز بخوا ینی لە بڵێن لە خوێندنیشا زۆر زۆر باشە ینی یەکاوە دەرجەکانی ینی جێگەی دڵخۆشین و خۆشم بەردەوام هاانێ دەمەڵم دەبێت تۆ هەم خوێندنەکەت ینی لە ئاسێکی بەرزای بۆی توانی خەونەکەت لە ڕێگەی خوێندنەکەت و زیاتر بیتە پێشەوە باشتر بێت ینی ڕاست بەتایبەتی لە زمانی ئینگلیزی من خۆم بەکالۆرسێک و دیبلۆمێک لە زمانی ئینگلیزیایە زۆر ینی لە فۆنت و لە دەنگ و ئەنا ینی ماجیبم پێی بەڕاستی ینی زۆر هەستەکە متابعێکی زۆر باشە لە ڕێگەی یوتوبەوانەوە بۆی هەمیشە لە ڕێگەی خوێندنەکەشەوە هانی ئەدەم لەبەری خۆم لە ژیا هەموو ژیانم خوێندن بووە. دەستە خۆش بێ و مانوو لەگەڵەوەی کە ناشتوام دەبژڵم چکە ئێستا تۆزێ پەلەپەلی کردووە لە کارەکە مانوو تا چەند لە ماڵەوە ڕسمی باوکت دایکت براکەت حەزت کردووە بیکێشی؟ وەڵا نە هەر حەزم کردووە شتێ بکێشم لە ئانیمێشنەوە نزیک بێ. تابلۆکان لە ماڵەوە هەڵەواسی لە ژوورەکەی خۆتە؟ بەڵێ هەڵێواسن. زۆر باشە مانۆ بێگومان لە خوێندنگەکانە ساڵانە پێشەنگاکرێتەوە بۆ خوێندکارانی کە بەهرەمەندن بۆ خوێندکارانی کە دەستی وێنە کێشانیان هەیە تۆ بەشداری ئەو پێشەنگیانەکەی تا چەند دڵخۆشی لە کاتێکا کە بەشداری پێشەنگاکان بکەیت و کارەکانی مانۆیان بەدڵ بێ و کەسانی سەردانیەکەن بەشداریت کردووە؟ وەڵا نەخێر نەمزانیوە هەیە. ئومێد دەکەین خۆی هەمیشە ژووتومانە ینی لە ناو خوێندنگاکانە بە هیوایەوەی کە وانە هونەریەکان زۆر گرنگی پێ بدرێت چکاوە بەشێکە لەوەی کە مناڵەکە زیاتر هاان با بۆ خوێندن چکە تۆگە ڕێستێکی تیاابێ هونەری تیاابێ میوزیکی تیاابێ لەوانەیەمانە هەمووی هاندانێک بێ بۆی مانوو ئەجا ئێستا مانوو زۆرت ماوە کارەکەت؟ باشە حەزەکەی با مانوو بەردەوام بێت لە کارەکەی ئەگەر برادرانی موزیسیان ئامادە بن گوێ لە پارچە مۆزیقایەگەکرین موزیکەگەگرین دواتر بینەری کارەکەی مانەوە بین فەرمون.
دەستان خۆش بێلانە من دەست و پەنجەتان خۆش بێ سپاس بۆ سەرکۆ خۆشاوە مۆدێلبی ڕاستە بۆ خۆمەوە تایکرۆ ڕێک وەستاوم بەرامبەرمانە مانۆگیان وێنەکە گەیشت بەکوێ تاوە بۆیان هێشتا مایەتی ئەو بووە تاوە بووە زۆر باشە کاواتە با من بێم بۆ ئەوەی کە وێنەکە بێنمە ئێرە بزانم باش کاک رێبوار لێەوە تۆ بەدڵ کێشایەتی چی دەرچوە جوانە ئای دەست خۆش زۆر سپاس دەست خۆش لانە با دەی وێنەکە بەرین دەستە خۆش بێ مانۆگیان دەست خۆش سپاس سەرکۆ حەزەکەی ببینی ئەرە وەڵا دێم لەو ساوە بەتەمایەوە باوێ یەکەم جار بینەران ببینین اینجا تۆ زۆر باشە باشە زۆر جوانە دەستە خۆش بێ مانۆگیان جا دوایی ڕابۆچوونی سەرکۆ خۆشە بڵە لەسەر وێنەکەی کە مانۆ کێشایەتی باشە زۆر باشە دەستە خۆش بێ سەرکۆ بینی وەنیە لێۆش نەبینی باشانە لێرە و سەریکە دەستە خۆش بێ مانۆکیان بەم پەلەپەلا توانی ئەوە بکێشی دەستی خۆش بێ جاوا لەگە خۆشما بێت هەر باشەوان یەکاگلێر دەستە خۆش بە مایکەکەشی بۆ دروست کردویتە تۆ دەست خۆشمانۆکیان بە هیوای بەردەوامی بۆ تۆ مێن دەکەین ئەو ئاواتە جوانانی کە هەت بوو لە داهاتووە پێی بگەی سپاس بۆ تۆ سپاسی دایک و باوک دەکەین کە پشتگیری تاوی تۆیان کردو بە هیوای بەردەوامیتان کاک رێبوار نمونەتان زۆر بێ